نیگەرانی لەسەر هەڵدانی تەقینەوەیەکی کۆمەڵایەتی سەرتاپێی ڕژیمی داگرتووە. کۆماری ئیسلامی بەو بارە قورسە لە جنایەتێکە بەسەر شانیەوەیەتی لە بەرامبەر خەباتی تێکەڵ بە تووڕەیی کرێکاران و خەباتکارانی مافخوازدا کەوتۆتە لەرزە. زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران چیتر ئەم بارودۆخەیان بۆ تەحمل ناکرێت. کارگەرانی کۆماری ئیسلامی بە توندرە و میانەڕەوەوە هەستیان بەم واقعیەتە کردووە. ئەوان لە خەڵوەتی خۆیاندا لە چارە نووسێکی شوم کە چاوەڕوانیان دەکات دەدوێن و دژ بە دوژمنانی خۆیان کە کرێکاران زەحمەتکێشان و خەڵکی ئازادی خوازن پیلانگێڕی دەکەن. بەڵام لەو شوێنە کە بە ئاشکرا و ڕوو بە دووربینەکان قسە دەکەن دەست دەدەنە فریوکاری و ڕووی خۆیان بەزلە سووردەهێڵنەوە. ڕۆژی دەی ڕێبەندان خامنەیی لە دیدارێکدا کە لەگەڵ چەوسێنەران و ڕاندخۆران لە ژێرناوی کارخوڵقێنەران بووی کرێکارانی بەڕەزمەندەی دڵسۆز و باسەفای شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق وەسف کرد. ناوبراوی دەعای کرد کە ئەم ڕەزمەندانەی ژێرفەرمانی فەرماندەکان کە لە ڕوانگەی ئەوەوە خاوەنکارانن ئابووریان بەرەو باشی بردووە. ئەو لەسەر ئەم بنەمایە ڕژیمەکەی قایم و پتە وەسف کرد. 3 ڕۆژ پاش وتنی ئەو قسانە و ئەو وێنە درۆینەی کە خامنەیی سەبارەت بە نێوانخۆشی کرێکاران و ڕژیمە بەهێزەکەی هێنایە بەرچاو، بەڵگەیەکی زۆر نهێنی لە کۆبوونەوەیەکی کارگروپی ڕێگری لە قەیرانی ئەمنیەتی مەعیشەتی پایی قەرارگای ساڕوڵا بۆ ناو مێدیاکان دەرزی کرد. ناوەرۆکی ئەم بەڵگەیە هەموو قسە و باسێکی فریوکارانەی خامنەیی کردە بڵقی سەر ئاو. هەموو بەرپرسانی پلەیەکی ئیتلاعاتی و ئەمنیەتی ڕژیم لەم کۆبوونەوەیەدا بەدانی ئامار و فاکتی جۆراوجۆر دانیان بەوە داناوەکە کۆمەلگا لە حاڵی تەقینەوەیەکی ژێرپێستیدایە. ئەم بەڵگەیە دەقێقی تەکمیلی حەودلاپەڕەیە لە وتوێژەکانی ناو کۆبوونەوەی 30 خەزەڵوەری 1400 قەرارگای ساڕوڵاکە بە سەرۆکایەتی جێنشینی فەرماندەی گشتی سپا لە قەرارگا بەڕێوەچووە و نوێنەرانی دادستانی تاران، سازمانی ئیتلاعاتی تاران، پۆلیسی ئیتلاعات و ئەمنیەتی گشتی ناجا، ئیتلاعاتی ئابووری بەسیج، سپای حەزرەتی سەیدولشوهەدا، سپای حەزرەتی ڕەسوڵ، بەسیجی ئەسنافی کشوەر و سازمانی ئیتلاعاتی سپا تێیدا بەشدار بوون. قەرارگای ساڕۆڵای سپای پاسداران یەکێک لە سەرەکیترین ناوەندەکانی بەرپرسی سەرکوتی ناڕزایەتی و ئاخێزەکان لە ئێرانە. لە جەریانی ناڕزایەتی جۆزەردانی 1970 و ئاخێزەکانی مانگی بەفرامباری 96 و خەزەڵوەری 98 فەرماندەی قەرارگای ساڕوڵا و دەست و پەیوەندە جەنایەتکارەکەی لە بەخاک و خوێنکێشانی ناڕازیاندا ڕۆڵی سەرەکیان بووە. فەرماندەی قەرارگای ساڕوڵا لە ئەستۆی فەرماندەی گشتی سپای پاسدارانە و لە ئێستادا سەرتیبی پاسدار حوسێن نەجات وەک جێنشینی فەرماندەی قەرارگای ساڕوڵا چالاکی دەکات. لەم کۆبوونەوەیەدا محەممەدی جێگری کۆمەڵایەتی سازمانی ئیتلاعاتی سپاوتی لێکۆڵینەوەیەک لەسەر کۆمەلگا ئەنجام دراوە کە نیشانی دەدات بارودۆخی کۆمەلگا لە حاڵی تەقینەوەیەکی ژێرپێستیدایە. ئەم بەرپرسەی سازمانی ئیتلاعاتی سپاوتوێتی کە ناڕزایەتی کۆمەڵایەتەکان لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا نزیکەی 300% زیادیان کردووە و ناڕزایەتەکان لە ئێران لەسەر تەوەڕۆم، دواخرانی حقوق، بێسەرەوبەرەیی کۆمەڵایەتی و ئاو چڕبوونەتەوە. لەم کۆبوونەوەیەدا سەرهەنگ کاویانی لە پۆلیسی ئیتلاعات و ئەمنیەتی گشتی ناجاوە راپۆرتێکی لەسەر پێشبینیەکان دەربارەی ناڕزایەتیەکانی چوارمانگی کۆتایی ساڵی 1400 خستۆتە ڕوو و توویەتی کە کۆبوونەوەکان لە ساڵی 1400دا نسبەت بە ساڵی 99 48% چوونەتە سەرێ و ژمارەی بەشداربووانی کۆبوونەوەکانیش 98% زیادیان کردووە. ناوبراو لە درێژەدا دەڵێت کۆبوونەوە لەسەر بنەمای ئابووری 56% لە چاو ساڵی ڕابردوو زیادی کردووە. کۆبوونەوە لە شوێنە کرێکاریەکان 136% چۆتە سەرێ. کاویانی هەروەها راپۆرتێکی لەسەر ڕێژەی چوونەسەرەوەی نرخی کالا پێویستە جۆراوجۆرەکان داوە و وتوویەتی کە نرخی واقعی تەوەڕوومی خۆراکە سەرەکیەکان لە مانگی خەزەڵوەری ئەم ساڵدا نسبەت بە مانگی خەزەڵوەری 98 لە نێوان 86 تا 268% زیادی کردووە. ئاکامی کۆبوونەوە زۆر نهێنیەکەی قەرارگای ساڕوڵا ئەم نیگەرانیە ئەساسیەی کاربەدەستانی ڕژیم نیشان دەدات کە کۆمەلگا لە حاڵەتی تەقینەوەدایە. بێگومان مەبەست لە تەقینەوەش ئەو ئاخێزە ئیحتیمالی و ڕوو لە شۆڕشانن کە کرێکاران لەوانە معەلیمان شەیپورەکەیان وەدەنکێناوە.
سەرانی کۆماری ئیسلامی ئامرازگەلێکیان بۆ ڕوبەڕبوونەوە لەگەڵ بارودۆخی پێشبینی کراو لە اختیاردایەکە گرنگترینەکانیان تەسلیم بوون لە موزاکراتی بەرجام لە ئاستی نێونەتەوەیی درێژەی تەبلیغاتی فریوکارانە لەلایەکەوە و هێرش بۆ سەر کۆبوونەوەی خەباتکارانە دەست بەسەرکردن زیندان و پەروەندەسازی لە ئاستی ناوخۆییدایە. وێ دەچێت تەسلیم بوون لە موزاکراتی بەرجام هەڵوەشانەوەی بەشێک لە گەمارۆکان و ئازادکردنی هەندێک لە پوڵە بلۆکە کراوەکانی ئێران بتوانێت کرانەوەیەکی کاتی لە بەڕێوەبردننی کاروباری وڵاتدا پێکبێنێت. بەڵام هەر ئەم بابەتە چاوەڕوانیەکانی خەباتکارانی مافخواست دەباتە سەرێ و ئەوان لە پێناو دابینکردنی مافەکانی خۆیان پێداگرتر دەکات. بەڵام زیانی بەرینتری ئەم تەسلیم بوونا بۆ دەسەڵاتی گەندەڵ لە دنیای سیاسەتدا ڕوودەدات و ئەویش تێکشکانی زیاتری ئۆتۆریتەی لاوازی ئەم ڕژیمە دەبێت. ئامرازێکی دیکە تەبلیغاتی درۆین و فریوکارانەی وەگوتە و لێدوانەکانی خامنەیی و سەرانی سپایە. ئەم جۆرە تەبلیغاتانە تەنیا بزەی تێکەڵ بەگاڵتە دێنێتە سلێوی ناڕازیان و شۆڕژگێران کەوابوو دەمێنێتەوە سێهەمووین و گرنگترین فاکتۆرکە سەرکوتە. درێژەی ڕۆژانەی خەباتی پەیوەستەی کرێکاران لەوانە معەلیمان و خانەنشینکراوان و ڕوحیەیەک کە لەلایەن چالاکانی ئەوانەوە دەبیندرێت نیشانەی کولبوونی تیغی سەرکوتە. هەژاری بێ ئەمان، چەوسانەوە و دیکتاتۆری بێسنوور، سەبر و تااقەتی کرێکاران و ژنان و پیاوانی خوازیاری ئاڵوگۆڕی بەسەر بردووە. ئەم مرۆڤانە بەدیلێکی ڕزگاری بەخش، حیزبێکی خاوەن توانایی ڕێبەری کۆمەڵایەتی و ئیرادەیەکی بەهێزیان دەوێت تا بتوانن هۆکاری نەهامەتەکانیان لە گۆڕ بنێن. خەباتی ئێستا وەدیهاتنی ئەو پێداویستیانەی ممکن کردووە.